خۆشەویستان لەگەڵ ئەوەی کە ئێستا باسێکی گەرم و کوڕی تەواوی جیهانە ئەویش گەرمبوونی بەرگەی زەویە لە هەمان کاتیشا ئەمیش ئەگەڕێنەوە لە دوای ئەوەی کە هۆکارەکان لە خۆی لە چیا بینێتەوە ئێمە هۆکارە سروشتەکانمانەیە بەهۆی توانەوەی بەسەڵەکەکانەوە بەهۆی دروستبوونی بورکانەکانە بەهۆی ئاگرکەوتنەوەی بە هۆکاری سروشتی هۆکارە مرۆیەکان بەداخۆ زۆر جار دەستێکی باڵاتریان هەبووە لەوەی کە ئەم گەرمبوونی بەرگەی زەوی بەرەو زیادبوون بڕوات و لە ڕێگەی ئەوەی کە چەندین کۆنفرانس و سمیناری جیهانی لە بواری ژینگەیە دەبەسرێت بۆیە کۆمەڵە داتایان خستۆتە ڕوو لەم نێوەندەیە کۆمەڵێ لەو بابەتانەی کە گرنگە ئایا چی بکرێت بۆ ئەوەی کە جارێکی تر ئێمە لەو گەرمبوونە ڕزگارمان بێ ئەویش زیادکردنی ڕێژەی سەوزاییە زیادکردنی درەختە بۆیە ئەمە لە زۆربەی وڵاتەکانە گرنگیان پیاوە کە پەیوەندیەکی زۆر گرنگی بەلایانی مرۆڤایەتیەوەیە جاستا کۆمەڵە داتامان ئامادە کردووە ئەگەر هاوکارانم کە باسی ژینگە ئەەکەین یەک درەختی ئاسایی ڕێژەی کاربۆنی لە سایەدا بۆ سایە ڕێژەی هایدرۆجینی لە سایە 9 بۆ سایە 10 و ڕێژەی ئۆکسجینی لە سایە 65 بۆ سایە 75 هەیە کەواتە ئەگەر ئەم ڕێژانە باسکەین ڕێژەی ئۆکسجینی درەختێک لە ڕێژەی 65 بۆ 75 ئەمە ڕێژەیەکی زۆر زۆرە بە ناشتنی درەختێک ئەزوانین ئێمە ئۆکسجینێکی باشمان دەست بکەوێت بەرزبنەوەی پلەی گەرمای گیانی گۆڕانی لە ئاستی ستانداردی ڕێژەی سەوزاییدا کردووە کە لە سایە دەیە بۆ لە سایە 25 بێگومان ئەم گۆڕانکاریە ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمیە و ئەکات مەترسیەکانی گەرمبوونی زەوی زیاتر بێت بەڵام ئەوەی کە پێشببینی ئەکرێ ئێمە هەر چارەسەر هەیە بۆی کە توانین ئێمە پشت بەبەستین بە ڕێژەی زیادکردنی سەوزاوی یاخود ناشتنی درەختەکان ئەگەر بچینە لای کۆمەڵی داتای تر کە ئامادە بێت بۆی کە بتوانین زیاتر ڕێژەکانمان لە بەردەسا بێ ئەو داتانەی کە دانراوە و بە پێی توێژینەوەکان ساڵانە نزیکەی 50,000 کەس بەهۆی تەنکۆڵەی پیسکەرەوەکانی هەوا دەمرن کەمە دەگاتە نزیکەی لە سایە 2 تێکڕای گشتی مردنی ساڵانەی مرۆڤ ئێمە باس لە هۆکارەکانەکەین ئەو ڕێژە دووکەڵی بەهۆی سوتەمەنی ئۆتۆمبیلەکانەوە کە لە نێو شارەکانە هەیە تێکەڵ بە ناوگەردیلەکانی هەوا بێ و دوجار ئێمە ئۆگوک و ئۆکسجین هەڵیەمژین و زیانمان پێگەێنێت و دوجارە بێتە هۆی لە گیانلەدەستانمان کارگەکان بوونیان هەیە یاخود چەندین هۆکاری تر هەیە بوونی ڕێژەیەکی پیسی زۆری پاشماوەکان بوونی ئەمانش کە لە زۆربەی ناوچەکان ئەگەر بیبەسینەوە بە ناوچەی خۆمانەوە بە تایبەتی شاری سلێمانی لە تانجەرۆ ئەگەر بڕین سێرکەین بەرزبوونەوەی دووکەڵ بەهۆی سووتاندنی ئەو پاشماوەنەوە یاخود لە هۆی ئەوەی کە تێکەڵ بە سەرچاو ئاویەکانە بێ ئەمانش هەمووی دوجار تێکەڵ بە ئۆکسجینە بێت و زیان بەلایانی مرۆڤایەتیمانەگەێنێ ئەگەر بچینە لای کۆمەڵێ داتای تر کە ئەوانش بە پێی توێژینەوەکان ساڵانە نزیکەی ئەمانەی کە باسمان کرد وەکەوەی کە ئەو کەسانە بەهۆی تەنۆلکە پیسکەرەوەکانی ناوهەواوە دەمرن ئەمانە گرفتیان بۆ دروستە بێ دووکەڵی جگەرە ساڵانە نزیکەی 3 ملیۆن کەس دەکوژێت پێشببینی بەرزبوونەوەی زیاتری ئەو ڕێژەیەش دەکرێت بۆ 10 ملیۆن کەس لە چەند ساڵی داهاتوودرا ئەم کێشانی جگەرە و ئەو دووکەڵی کە چەنە زیان بە مرۆڤەکە خۆی گەێنێ ئەوەش زیان بە چواردەور و کەسەکانی کە لەلایەتی و ئەم دووکەڵە تێکەڵی هەوا بێ لەم نێوەندەیە ئەوەی کە زۆربەی وڵات هاتوون ڕێگە چاریان گرتوۆتە بەردەم یەکێ لەو وڵاتانە وڵاتی فەڕەنسایە کە لە زۆربەی شوێنەکانە بۆت نییە جگەرە بکێشیت شوێنی تایبەتی بۆ داناوی کە ئەو شوێنانش و ئاکات کە تۆ ناچارت کات ڕۆژانە کەمترین ڕێژەی جگەرە کێشان هەبێ بۆیە لە زۆربەی شوێنە گشتیەکانە لەسەر شەقامەکانیش تەنانەت تۆ بۆت نییە جگەرە بکێشی هەتا ئەو شوێنەی کە خۆی بۆ دیاری کردووی ئەمەوە کە مرۆڤەکان بەرە و ڕێژەیەکی کەمتر لە جگەرە کێشا بنەوە کە هەم زیانی بۆ خۆی هەم زیانی بۆ چواردەوری هەیە بەڵام لەم نێوەندەشدا ئێمە کە باسی ژینگە ئەەکەین ئەگەر ڕێژەی سەوزایی زیاد بێت بوونی درەخت هەبێت ئەتوانین ئێمە لەو دووکەڵ و پاژماوانە ڕزگارمان بێت یەک درەختی ئاسایی ڕێژەی کاربۆنی لە سایەدا بۆ سایە 8 ڕێژەی هەیە ئەمەوەکو سەرتاش ئاماژەم پێیا کە ئەمانە بە پێی داتاکان خراونەتە بەردەم بۆ ئەوەی کە بتوانین ئێمە چۆن ئەزانین سوود لە درەختێکەوە بینین لە ڕووی ئەوەی کە چۆن هایدرۆجین ئەبەخشێەوە چۆن دوانۆکسیدی کاربۆن وەرەگرێ CO2 و لە هەمان کاتە ئۆکسجین ئۆتومانەیاتێک کە بتوانین ئێمەوەکو مرۆڤەکان سوودی لێ ببینین و لە هەمان کاتیشە جگە لە زیادبوونی بەرهەمی خۆماڵی لە چەند ساڵی ڕابردوودا چەند جۆرێکی درەختی تر
ئەمانە ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین هێنەوەتە ناو هەرێمەکانمانەوە هەر لە حوشەی ماڵەکە و لە باخچە بچووکەکەی ماڵەکەمان و باخچەی بەردەم کۆڵانەکانمان و باخچە گشتیە گەورەکانی ناو شارەکانەوە ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر ژینگەی ناوچەکەمان بۆی کێمە بتوانین پشت بەو درەختانە بەبەسین لە چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی ئەو ڕەشەباز گەورەی کە لە ناو شارەکانە و بەتایبەتی لە ناو شاری سلێمانیا دروست بوو چەندین درەختمان بینی کە ئەو درەختانە بەهۆی ئەوەی کە پێشتر ئامادەکاری نەکرابوو بۆ ئەوەی کە ئەم درەختە چۆن پارێزگاری لێ بکەین کە ڕوبەڕووی ڕەشەبای بۆ تووشی شکانەوە نەبێ بەتایبەتی لەسەر شەقامەکان یاخود لە ماڵەکانی خۆمانە بۆیە بە پێی ڕێنمایەکان ئەویش کۆمەڵە تایبەتمەندی هەیە کە بتوانین ئێمە چارەسەری پێویستی بۆ بدۆزینەوە بۆیە ئەگەر هەر یەکەمان بتوانین لە ئاستی خۆمانەوە ئەوەی کە ئێستا لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەن ڕێنمایەکانی ژینگەییەوە ئەدرێ ناشتنی درەختێک نەک بۆ ئێستا بۆ ئایندە و بۆ چەند ساڵی داهاتوش چەندین سوود و تایبەتمەندی هەیە بۆیە لێرەیە کراوی شەبە کەلتور ئەگەر هەردوو کەس هاوسەرگیری بکات بتوانن درەختێک بنێژن یاخود دوو کەسێک منداڵێکی تازە لەدایکە بێ توانن درەختێک بنێژن لە ماوەی ڕابردووە یەکێ لەو کەسانی کە لە بواری ژینگەیە کار ئەکا هاتە ئێرە بەڵام ئەوەی کە گرنگیشە کە تۆ درەختەکە ئەنێژی لەکوێ ئەینێژی و ئەو زەویە ئایا گونجاو بۆ درەختە و ئایا چۆن بتوانی تۆ ئاوی بۆ دابین بکەی بۆی کەم درەختە لە گەشەیە بێ و گەشەی نەوەستێ هەر لەم نێوەندەیە کە ئێمە بتوانین زیاتر داتا بخەینە بەردەمی ئێوەی خۆشەویست بە پێی نوێترین داتای ساڵی 2025 ڕیزبەندی 270 وڵات بۆ سەوزایی و هەبوونی دار کراوە و لە دیارترین ئەو وڵاتانە وڵاتی رووسیا کەنەدا بەرازیل لە پلەی یەکەم و دووەم و سێم دایان چونکە جۆرێک بە جۆرێک کە رووسیا نزیکەی 642 بلیۆن درەختی هەیە و یەمەن لە پلەی کۆتایی یادێت کە بڕەکەی بڕی دارستانەکانی وەک نەریتێکی لە هاتووە لەبەرەوەی بیابانبوونی زۆرە و ناتوانن ئەو درەختانە بە شێوەیەکی باش بنێژن ئەمە کۆی ئەو داتانە بوو کە من لێرەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستم خستە ڕوو لەم کاتەشدا ئێمە میوانێکمان هەیە کە بتوانین زیاتر ئەو درەختانەی کە یێتە ناو شار و شارۆچکەکانەوە و لە ماڵەکانمان نێژین تا چەند گرنگە هۆشیاریمان هەبێت لە چاندنی و خزمەتکردنی و ئایا چۆن ئێمە بیکەینە کەلتورێک لە سیستەمی خوێندنمانە هەر سەوزایی و ژینگە لای منداڵمان خۆشەویستکەین بۆی کە لەو مەترسیان دوورکەینەوە کە لێرە لەم داتایانەیە هەبوو